ڕەمزی ئازادی لاوی پێشمەرگە، خاچی پۆشلت موبارەک ئەو بەرگە. تۆ هومێدی گەلە هەژارەکەتی، تۆڵە ئەستێنی گوند و شارەکەتی. 25 ساڵ لەمەوبەر حیزبی دیموکراتی کوردستان ڕۆژی 26 سەرماوەزی وەک ڕۆژی پێشمەرگە دیاری کرد. هەڵبژاردنی ئەو ڕۆژە بۆ ئەوەی وەک میداڵی شانازی لە بەرۆکی پێشمەرگە بدرێ، بۆ بیرهێنانەوەی ڕووداوێکی مێژوویی ساڵەکانی پەرەگرتنی بزوتنەوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان، واتە ساڵەکانی 1324-25 بوو. ئەجینا ئەگەر بۆ بیرهێنانەوەی قارەمانەتی و ئازایەتی و فیداکاری و بە کورتی سەروەریەکانی پێشمەرگە بوایە، هەڵبژاردنی ڕۆژێک وەک ڕۆژی پێشمەرگە بەڕاستی دژوار بوو. چونکە هەموو ڕۆژەکانی ساڵ و بە درێژایی ساڵانی خەبات هەر یەکە شاهیدی بۆ حەماسەیەکی پێشمەرگە لە یەکێک لە بوارەکانی ژیانی شۆڕژێڕانەیدا دەدەن. لەمێژە لە حیزبی دیموکراتی کوردستاندا ناوی پێشمەرگە مانایەک و مەودایەکی بەرینتری داگرتووە و بۆ هەموو ئەوانە بەکاردەبرێکە لە ڕووداوێکی بزوتنەوەی شۆڕژێڕانەی خەڵکی کوردستاندا ئەرگ وە ئەستۆ دەگرن و کارێک ڕادەپەڕێنن. بەو حاڵە ناوی پێشمەرگە و ڕۆژی پێشمەرگە لە هەر کوێ ببسترێن، قەڵافەتی بەهەیبەتی شۆڕژێڕی چەکداری کورد دێننەوە بەرچاوی زەین و هۆشمان. بەڕاست پێشمەرگە چێیە و بە چی بۆتە ئەو سیمبولە خۆشەویستە کە هەموو ئازادی خوازان ڕێزی بۆ دادەنێن و هەموو سەرفیرازان ئیرەیی پێدەبەن. لە پەسنی پێشمەرگەدا زۆر شت نووسراوە و گوتراوە و چەندی دیکەش بنووسرێ و بگوترێ، هەر قەڵەم و زمان بە گەورەیی پێشمەرگە قەرزدارن. بۆیە لێرەدا هەر بەوەندە کورتی دەکەینەوە کە بڵێین پێشمەرگە ئەو کەسەیە کە هەموو سەرمایەی ژیانی و لەوانە گیانیشی بە سەخاوەتەوە لە پێناوی ئامانجەکانی گەلی کورد خستووە، بێ ئەوەی لە بەرامبەردا چاوەڕوانی پاداشێک و تەنانەت سوپاس و ئافەرینێکیش بێ. ئەو ناوی خۆی بەخۆوەیە، مەرگی وە پێش نەتەوەکەی دەخا و شاعیر گوتەنی ناژی بۆ مردن دەمرێ بۆ ژیان. ناوی پێشمەرگە کاتی خۆی لە بەرامبەری سەربازی فارس و ئەسکەر یان جوندی عەرەبیدا دانراوە، بەڵام نێوەرۆکی پێشمەرگە دەگەڵ هیچ کام لەو ناوانە و ناوی دیکەی هاوواتە یەک نییە. ئەوان بۆ ئەنجامدانی ئەرچێک چەکدار دەبن کە دەوڵەتێک بۆی دیاری کردوون، بەڵام ئەم وەڵامی بانگاوازی وجدانی داوەتەوە و لە پێناوی ڕزگاری نەتەوەکەیدا چەکی دەستداوەتێ. سەرباز بە نەزمە و پێشمەرگەش بە نەزم، بەڵام هی سەرباز نەزمێکی پادگانیە و هی پێشمەرگە نەزمێکی وشیارانەیە کە بۆ خۆی هەڵی بژاردووە. ئەو دەزانێ لەحزەیەک بێخەمی دەتوانێ زیانێکی قەرەبوو نەکرا و بە نیشتمان و نەتەوەکەی بگەێنێ و ئەوەشی پێتەحەمل ناکرێ. خەڵکی نەشارەزا پێیان وایە پێشمەرگە هەر کوڕی مەیدانی شەڕە و هەر لە خەباتی چەکدارانەدا دەتوانێ بەسوود بێ. بەڵام ئێمە باش دەزانین کە پێشمەرگە قارەمانی ئاشتیە پێشەوەی پاڵەوانی شەڕ بێ. ئەو تەنیا ئەو کاتە پەنا بۆ شەڕ دەباکە دوژمن هەموو ڕێگایەکی ئاشتی خوازانەی لێبەربەس کردبێ. ئەو بەختیاری نەتەوەکەی و ڕزگاری نیشتمانەکەی بە پلەی یەکەم لە هەوڵی ئاشتی خوازانە و شارستانیانەدا دەبینێ. بەڵام ئەو کاتەی دوژمن
هەموو ڕێگاکانی تێگەیشتنی بەڕوودا دادەخا و شەڕی بەسەردا دەسەپێنێ شەڕ دەکا و چاچیشی دەکا. کە دەشتم تۆڵە بستێنم وەک پڵنجی چنگ بەخوێنم، دوژمن خۆ ناگرێ لە بەرم، خوێنیان ڕادەماڵێ تەرم. ئامانجی پێشمەرگە ئامانجێکی ئینسانیە، بۆیە خەباتەکەشی خەباتێکی ئینسانیە. لە قۆناغی ئەم دواییەی هێزی پێشمەرگەدا کە بە پەلاماری کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان دەست پێ دەکا، دوژمن زۆری هەوڵداوە بە هەڵبەستنی تۆمەتی ناڕەوا پێشمەرگە بەدناو بکە. زۆر جار کارە دزێوەکانی بەکرێگیراوانی خۆی داوەتە پاڵ پێشمەرگە، بەڵام هەمیشە سەری لەبەر داوە، چونکە بۆ دۆست و دوژمن دەرکەوتووە پێشمەرگە لە هەر کار و کردەوەیەکی دژی ئینسانی و دژی ئەخلاقی خۆی دەبوێرێ و هیچ کاتێک پەنا بۆ کاری دزێ و ناشرین و قەدەغەکراو لە کۆڕ و کۆمەڵە نێونەتەوەییەکاندا نابا. هەر ئەوەندە بەسا وەبیر بێنینەوەکە دەگەڵ ئەوەی دوژمن بە دەیان و سەدان جار بە دژی بزوتنەوەی حەقخوازانەی کورد پەنای بۆ کردەوەی تیرۆریستی بردووە و گەورە پیاوانی وەک دوکتور قاسملو و دوکتور شەرەفکەندی بەو ڕێگایەدا لێ ئەستاندوین، پێشمەرگە تەنانەت بۆ تۆڵەش پەنای بۆ ئەو شێوە دزێوە لە بەربەرەکانی نەبردووە. بە خۆڕایی نییە کە 25 ساڵە ڕۆژی 26 سەرماوەز ڕۆژی پێشمەرگەی کوردستان بۆتە جەژنێکی خۆشەویستی نەتەوەیی و ڕۆڵەکانی کورد بە تایبەتی کوردی ڕۆژهەڵات لە هەر چۆبن بە پێی هەلومەرج ڕێز لەو جێژنە دەگرن. جێی خۆیەتی ئەم ساڵیش وەک هەموو ساڵانی ڕابردوو خەڵکی کوردستان بە تایبەتی لە ڕۆژهەڵات لە ڕۆژی 26 سەرماوەزدا بە سەردانی بنەماڵەی پێشمەرگە بە چوونە سەرگڵکۆی شەهیدانی پێشمەرگە و تەنانەت بە سڵاو لە کەسوکاری پێشمەرگە ئەمەگناسی خۆیان بەرامبەر ڕۆڵە پێشمەرگەکانیان دەربڕن. با پێشمەرگە وەک هەمیشە هەست بکە ڕۆڵەی خۆشەویستی هەموو گەلە، هەروەک سەربازی جیانبازی ڕێی ڕزگاری هەموو گەلە. سڵاوی گەرمی دڵی پڕهومێدی مەت پێشکەش پڵنجی هەردی وڵات ئەی هەواڵی پێشمەرگە، جەژنت پیرۆز و جەژنی سەرکەوتنت نزیک بێ. سڵاو لە خۆت و لە ڕێبازت، سڵاو لە هاوڕێ شەهیدەکانت، سڵاو لە بنەماڵە سەربەرزەکەت، سڵاو لەوانە کە ناوی پیرۆزی پێشمەرگەیان لەسەر دانایە و لەو حیزبەکە ڕۆژی 26 سەرماوەزی بە بەژنت بڕی. شانازی بکە کە نیشتیمانێک شانازیت پێدەکا و سەربەرز بکە نەتەوەیەک پێت سەربەرزە. ئەم جێژنە لە خۆت و ئازیزانت و لە نەتەوە سەربەرزەکەت پیرۆز بێ.